ڕۆژی یەکشەمەی داهاتوو دەیتشینی یەکەمی 2021 هەڵبژاردننی پێشوەختە بۆ خوری پێنجەمی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بۆ دیاریکردنی 329 پەرلەمانتار بەڕێوە دەچێت کە دەسەڵاتیان دەبێت بە پێی دەستوری عێراق حکوومەتی داهاتوو دیاری بکەن. حکوومەتێک کە پێدەچێت نە دیاریکردنی نارکەکانی دوای دەستبەکاربوونیشی هێندە ئاسان بێت. چاودێران و راپۆرتە شیکاریەکان باس لەوە دەکەن هێزە سەرەکیەکانی شیعە بەبێ ناوێنانی کەس ڕێککەوتون چەند بنەمایەکدا بڕێژن بۆ دیاریکردنی سەرۆکوەزیرانی داهاتووی عێراق لەم نێوەندەشدا خەریکی کۆبوونەوە و تاوتوێکردنی بژاردەکانن. هەردوو ڕۆژنامەی شەرقلەوسەت و ئەلعەرەبیەی چاپی لەندەن راپۆرتی شیکاریان بۆ ئەم بابەتە کردووە و باس لەوە دەکەن موستەفا کازمی یەکێکە لەو کەسانەی چانسی دووبارە بوونەوە و دانانەوەی وەک سەرۆکوەزیرانی هەیە، بەڵام ناڕەزایی مالیکی و هادی عامری لە پێشە. ئەو دوو ڕۆژنامەیە لە دوو راپۆرتی جیادا ئەوە ئاشکرا دەکەن شیعەکان ڕێککەوتون لەسەر ئەوەی پێوەرەکانی دیاریکردنی سەرۆکوەزیران دابنێن بەبێ ئەوەی بچنە وردەکاری دیاریکردنی ناوەکان. بەڵام لە ئێستادا لەبارەی جێبەجێکردنی ناوەڕۆکی پێوەرەکان بەسەر کاندیدەکان مشتومڕیانە. بەپێی زانیاریەکانی راپۆرتەکان گروپەکانی نزیک لە ئێران لە هەوڵی ئەوەدان موستەفا کازمی دوور بخەنەوە بەو پێی ڕێگرە لە پەلکێشان و هەیمنەی ئەو لایەنانەی کە لە ئێرانیەکانەوە نزیکن. من تاريخ العراق المعاصر لقد عانى العراق بەڵام لەبەرەوەی کازمی عێراقی لە دۆخی کۆرۆنادا بەڕێوە بردووە و دیبلۆماسیەتی عێراقی گەڕاوەتەوە بۆ دۆخی چالاکی چانسی زۆری هەیە بۆ دووبارە دانانەوەی بە تایبەتی کە پشتیوانی بەرەی سەدر و پارتی و حەلبوسی هەیە. راپۆرتەکان ئاماژە بەوە دەدەن ئەگەری زۆرە ئەنجامی ئەم هەڵبژاردنە هاوشێوەی 2010 دەبێت ئەو کاتەش ئەگەر سەدریەکان و حەکیم و عەبادی زۆری نەبن جارێکی دیکە چانس بە کازمی دەدەنەوە. بەڵام ئەگەر لایەنە چەکدارەکان و حەشدی شعبی و ئەو لایەنانەی لە ئێرانیەکانەوە نزیکن زۆری نەبن ئەم ئەگەرە لاواسر دەبێت. زانیاریەکانی راپۆرتەکەی ئەلعەرەب ئەوەش ئاشکرا دەکەن ئەوانەی زۆر نەیاریدانانەوەی کازمین هەر یەکە لە هادی عامری و نووری مالیکین، بەڵام تیمەکەی کازمی باس لەوە دەکەن بەو نەفەسە کار دەکەن کە خولی داهاتووش هەر ئەوان لە حکوومەتن و بەرنامەی درێژخایەنیان هەیە. بەپێی سیناریۆ و ئەگەرە چاوەڕوانکراوەکان ئەگەری بەهێز ئەوەیە شیعەکان نەگەنە پێکاتن و زۆرینەی ڕەهای یەکلاکەرەوەش بەدەست نێت. بەم هۆیشەوە بژاردەی هێشتنەوەی کازمی کە پاڵپشتی دەرەکی زۆرە و کارنامەی بەهێزیشی هەیە ئەگەرێکی بەهێزە. السرع من الرجة ومن التحديات لأن كثير أطراف عايشين